لایەنە سیاسیەکان هەرێمی کوردستان کۆکن لەسەر کاراکردنەوەی پەرلەمان، بەڵام هەریەکەیان بە شێوازێک دەیەوێت پەرلەمان کارا بکرێتەوە. پارتی لە ترسی هەمواری یاسای سەرۆکایەتی هەرێم نایەوێت یوسف محەممەد وەک سەرۆکی پەرلەمان بەردەوام بێت، هەر بۆیە گۆڕینی سەرۆکی پەرلەمانی کردووەتە مەرجی سەرەکی بۆ کاراکردنەوەی پەرلەمان. هاوکات بچوونەوەی گۆڕانیش دەڵێت لەگەڵ کاراکردنەوەی پەرلەماندا هەمواری یاسای سەرۆکایەتی هەرێم دەخەنە دەنگدانەوە. بە دڵنیاییەوە ڕیفراندۆم پێویستی بە کاراکردنەوەی پەرلەمان هەیە و ئەبێت یاسا و بڕیاری تایبەتی بۆ دەربچێ، بەڵام کاراکردنەوەی پەرلەمان ئەبێ بەبێ مەرج بێت و ئەبێ بم سەرۆکایەتی ئێستا کە هەیە پەرلەمان کارا بکرێتەوە، سەرەتا یاسای سەرۆکایەتی هەرێم هەموار بکاتەوە و کێشەی سەرۆکی هەرێم چارەسەر بکە، دواتر پەرلەمان یاسا و بڕیاری تایبەت بۆ ڕیفراندۆم دەربکات. ئەگەر وانە بێت ڕیفراندۆمەکە هیچ بنەمایەکی یاسایی نابێت و باوەڕپێکراو نابێت نە لە وڵاتانی ئیقلیم نە نێودەوڵەتی لە ناوخۆی هەرێم خەڵک سیقەی پێناکات دەنگی پێبا بەم ڕیفراندۆمە. پارتی دیموکرات سوورە لە سەرمەرجەکەی بۆ کاراکردنەوەی پەرلەمان کە بەلای هەریەکە لە کۆمەڵی ئیسلامی و بزوتنەوەی گۆڕانەوە مەرجێکی نایاساییە. هاوکات وتەبێژی ئەنجومەنی سەرکردایەتی پارتی لە سلێمانی دەڵێت ئەوان دەیانەوێت ڕیفراندۆم لە پەرلەمانەوە بڕیاری بۆ دەربکرێت، بەڵام بۆ کاراکردنەوەی پەرلەمان دەبێت سەرۆکی پەرلەمان بگۆڕدرێت. ئەوەی من ئاگادار بم ئەخیر پرۆژەی پارتی ئەوە بووە کە دانیشتنی یەکەم بە سەرۆکایەتی سەرۆکی پەرلەمان بێ و لە دواییە سەرۆکایەتی پەرلەمان بۆ بزوتنەوەی گۆڕان بمێنێتەوە، بەڵام کاندیدێکی تر سەرخەن بۆ سەرۆکایەتی پەرلەمان. اینجا ئومێدەوارین کۆی هێزە سیاسەکان لە ناو پەرلەمانە بن، خۆ ئەگەر هەندێک هێزیش هەر بۆ عقدە تاریخی خۆیەوە بمێنێتەوە بۆ پرۆژە چەقبەستووی خۆی بمێنێتەوە، نێوێ پەرلەمان کارا بێتەوە یان نێوێ پەرلەمانیشی کارە بەرهەم بێ، ئەوە هێزەکانی تر ناچارن کە ببێ ئەوان پەرلەمان کارا بکەنەوە. ڕەفرەندۆمێکی سەرکەوتوو. هاوکات ئەندامێکی مەکتەبی سیاسی یەکێتی دەڵێت بۆ ئەنجامدانی ڕیفراندۆمێکی سەرکەوتوو پێویستیان با کاراکردنەوەی پەرلەمان و ئاشتەوایی سیاسی و باشکردنی بژێوی خەڵک هەیە. ڕەفرەندۆمێکی سەرکەوتوو ئەنجام بدەین پێویستە سێشت بکەین. یەکەم پەرلەمان کارا بکەینەوە. ڕەفرەندۆم بە سەقفێکی یاسایی و پەرلەمانێکی کارا زۆر سەرکەوتووتر و بەهێزتر دەبێت لەوەی کە بەبێ پەرلەمان بکرێت. ئەمڕۆ ئێمە زۆر باسی ئەوە دەکەین کە بارودۆخی اقتصادیمان سەدادا، سەدا پازدا، سەدابی، سەدا ویست و پێنج بەرەو پێش چووە. ڕاستە؟ ئەگەر وایە دەبا سەدا پازە، سەدابی، سەدادا موچەی خەڵکی زیاد کەین. بە لێکدانەوەی هەڵوێستی لایەنەکان بە تایبەت پارتی پێناچێت ڕیفراندۆم لە پەرلەمانەوە بڕیاری بۆ دەربکرێت و لەم حاڵەتەشدا و لە ئەگەری ئەنجامدانی ڕیفراندۆمدا مەترسی گەورەی یاسایی لەسەر دروست دەبێت.